سری ئەوڵ هەست ئیتر تمیشایچمان نەکرد چونکە تەپوتۆز بوو چالاکوان و شاید حاڵەکان لێرە کۆبوونەتەوە باس لە ڕووداوێکی 39 ساڵ لەمەوبەر بکەن. بەرە بەیانیەک 5 فڕۆکەی شەڕکەری ڕژێمی بەحز شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستانی بردومان کرد. با ناوکات شارێکی بچووک بوو هەر بۆیە هەموو ئەو کەسانی لێرە کۆبوونەتەوە بە شێوەیەک بەرکەوتەی ئەو هێرشەن. ڕووداوێکی گرنگی بانەکرا کە لەو ڕووداوایە بەداخەوە زۆرتر لە 600 کەس کوژران لە بۆمبارانی هەواپەیماهای ڕژیمی بەعسیەوە و بوو بەهۆی بریندارکردنی خەڵق و جەماعەتێکی زۆر لە بنەماڵەکان. لە 6 حوزەیرانی ساڵی 1964 لە درێژەی شەڕی ئێران و عێراق ئەو هێرشە ئاسمانیە بۆ سەر بانەکرا. بەپێی ئامارە فەرمیەکان سەر و 600 کەس گیانیان لەدەستدا و 400 کەسی دیکەش بریندار بوون. ئەو کاتە بیمارستانی خەسەخانەیەکی زۆر ئاسایی بە ئیمکاناتێکی سەرەتاییەوە بووی. من لەبیرم دێ ئەو ڕۆژەی کە دایکم بریندار بوو بۆ گازی پانسمان بۆ باندی پانسمان خەڵک مشکلیان بوو دکتۆرێک نەبوو پەرستار و حەکیم ومانە هاتنە سەر خەڵک کارە ساتەکەی لە ئاستێکا بوو کە خەڵک حتا فریای هەڵکەندنی گۆڕی مردوەکانی خۆی نائەکەوت. هۆی زۆربوونی قوربانیەکان ئەوە بوو حکوومەت بەهۆی ڕێوڕەسمێکی حکومی خەڵکی لە پارکی شار کۆکرد بوویەوە و یەکەم جاریش ئەو پارکە بردومان کرا. ئێستا دوای 39 ساڵ قوربانیەکان و شایەت حاڵ و خەڵکی ئاساییش ئەو ڕۆژەیان لەبیر نەکردووە. خۆیان دەڵێن قوربانیەکی زۆریان داوە بەڵام کەم کەس و لایەن باسییان دەکات.